هەر کەسێک وەرزشی بە ئەکرد لە دوورەوە دیارە ئازاتی خۆم نییە. بەڕێزانم کاتتان باش لە شاری سلەیمانی هۆڵێکی جیاواز هەم بۆ با بڵێین وەرزشکردن و هەم بۆ وەرزشی یاخود خۆراکی ڕۆحی و دەرونی کراوەتەوە. لەسەرم بابەتە لەگەڵ یەکێک لە ڕاهێنەرانی ئەم هۆڵە قسە دەکەم. ئەمە بزانم کارەکەی تۆ لەم هۆڵە چییە و جیاوازی ئەم هۆڵەی ئێرە کە بۆ وەرزشکردنە لەگەڵ هۆڵەکانی دیکە چییە؟ سەرتا بەخێر مستەر چاوۆ فیتفڵای گەورەتان کردین. خۆتان لێرە ڕاهێنەری باڵی مامۆسای یۆگا لێرە کلاسەکانی یۆگایی کە ئێوە لێرە دەیڵێنەوە چ بەشێکی یۆگایە؟ چەنە گرنگیتان بە لایەنی ڕۆحی دەرونی هەناسەدان کردووە؟ چۆنە وردەکارێکی؟ لێرە وەکوتن فیت یۆگایە واتە لەگەڵ جوڵی وەرزشیە ئەوە نیە تەنیا دەوێت تۆ مێشکە ئارام بکەیتەوە بەعکسەوە جستش لەگەڵ یا ئارامەکەیتەوە. خۆم هەمووی بەهۆی وەرزشەوەیە کە ئەم لە شولارە کە هەر کەسێک وەرزشی بە ئەکرد لە دوورەوە دیارە ئازاتی خۆم نییە. بەڵام ئەکید یاریزان نیەت ئەڵە کۆرسم بۆ بنووسە ئەمێ ئاوە بەڵام ئەگۆڕێت بەپێی بوونیەتی ئەو کەسە ئەگۆڕێت بەپێی توانای ئەو کەسە ئەگۆڕێت. چەند گرنگی بە لایەنی خۆراک ئەدەن؟ یعنی جگە لەوەی کە ئەو کەسە کە بێوێ لێرە تەمرین بکە بەس خۆش دەزانی خواردن و خواردنەوەکان کاریگەریەکی گەورەی هەیە. حسابی ئەو شتەشان کردووە؟ بێگومان هەر کەسێک بە تایبەت بابەتی کێش داوەزانن کەسێک بێت کێشی داوەزێنێت ئێمە یەکەم شت پێڵین خواردن دواتر تەمرین دواتر ڕاهێنان ئەو کاتە ئیسفادەی لێ کات.